بەتەکیید قورسە زۆر قورسە خەیاتی زیاتر لە 25 ساڵە پیشەی بەرگدووریە باسی کاریگەریە نەرێنیەکانی هاوردەکردنی پۆشاکی کوردی ئامادەکراوی وڵاتی سین دەکات کە چەند ساڵێک بازاڕی ئەمانە سست کردبوو. ئێستا بۆ کێبڕکێ جلە کوردی هاوردەکراوە لە سلێمانی لە ڕێگەی چەند کارگەیەکەوە جلی کوردی ئامادە دەکرێت و بە شێوەی کۆ دەخرێتە بازاڕەکانەوە. وابکە دکانەرەکان لێمان بێ منەت بوو ئەوە لە سینەوەش دێنین هەو ئیشەما بوو بەدەست خەیات و خەڵکی خۆمانەوە وڵاتی خۆمانەوە زۆر خەمامە و بەس خۆشبەختانە شکستیان هێنا لەوەیە ئەو ئیشێک کە سین ئەیکرد هەمووی سەقەت بوو تر لە قیاساتە غەڵەت بوو. سەرباری هەرزانی نرخەکەی کەچی خراپی قوماش و شێوازی دوورینی پۆشاکە هاوردەکراوەکە وای کردو ئێستا کەمترین خواستی لەسەر بێت. ئەتوانم بڵێم کارێکی کردووە کە ئەڵەی ئەم قاتە سینیە ناچێ بەلایە چونکە جوان دەرناچێت. ئێستا ئەم قاتە شاڵیە دەزوری خۆمانە زۆر لە سینەکە جوانترە چونکە سینەکە بەهەقەت قوماشێکی باش نییە قوماشێکی عادیە اینجا ڕەونەقیشی نییە بەڕاستی سینەکە. فرۆشیارانیش دەڵێن هەزاران بەرگدووری کوردی باش و دەیان هەزار گەنجی بێکار و دانەمەزراو لە شارەکانی هەرێم هەن پێویستە حکومەت هاوکاریان بکات لەکردنەوەی کارگەی گەورەی دروستکردنی پۆشاکی کوردی نەکاراسانی بکات بۆ هاوردەکردنی لە دەرەوە. ئەگەر حکومەت هاوکار بێ بۆنمونە لە زەریبەکە لابە ئێستا کارگەیەک دانی لێرە حکومەت یەکسە زەریبەیەکە بۆ دیارەکە ساڵانەیان ماگانە تۆ بێ و زەریبەی خۆت بی ئەگەر ئەم زەریبە لانی کەم بکرێتەوە بۆ هاوڵاتی لێرە چەند کەس کارگەیەکی تریژەکرێتەوە لێرە کۆمەڵێکی زۆر زیاتری خەڵک دەست بەکارە بێتیایە جۆری قاتەکان لێرە کە سەر بەبن بۆ خۆمان باشترێت. پۆشاکی کوردی پیاوان و ژنان چەندین جۆر و شێوازیان هەیە هەمیشە لە جەژن و بۆنەنەتەوەیەکان خواسی زیاتریان دەچێتە سەر بە جۆرێک ئێستا هیچ کاتی ساڵ هێندەی ئەم ڕۆژانە بازاڕی کردن و فرۆشتنی پۆشاکی کوردی قەڵەباڵغ نییە ئەوەش بەهۆی نزیکبوونەوەی وەرزی بەهار و بۆنەکانی نەورۆزەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی یان شێوازێکی لەزگەی ئەگرسێنن پیا و چنی نوشتی پەیوەنیە.